بەناوی خی گەڕۆ میهرەبان ئەمڕۆ وەکو زودنەوەی گۆڕان پێشوازیمان کرد لە برایان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان ئەمە لە چوارچێوەی ئەو سەردانانەیە کە هەم ئێمە بە لایلایەنە سیاسیەکان ئەنجامماندا هەم برایانی یەکێتیش بۆ لایلایەنە سیاسیەکان ئەنجامیاندا گرنگترین تەوەرەکانی ئەم دانیشتانە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان جا بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان چ ئەوەی پەیوەندی بە بژێوی خەڵکەوە هەیە بەو قەیرانە داراییەوە هەیە کە ئێستا لە ئارایە بە پەیوەندیمان لەگەڵ بەغدا و ئەو بارودۆخە هەرێمی کە ئەگوزارێ هەروەها ئەوەی لە ناوخۆ ئەگوزارێ ئەوەی کە پەیوەندی بە نێوان لایەنە سیاسیەکانەوە هەیە ئەوەی پەیوەندی بە نێوان دامەزراوەکانی هەرێمی کوردستانەوە هەیە پەرلەمانە حکوومەتە سەرۆکایەتی هەرێمە بەشەکانی ترە حاڵەتەکانی ترە کۆبنەوەی ئەمڕۆ جەختی لەسەر چەند بابەتێک کردەوە گرنگترینیان ئەوەیە کە ئێمە دەبێت چاکسازی بکەین بۆ ئەوەی ئەو بارودۆخە چاکەین و تەنها چاکسازی چارەسەرە بەڵام چۆن چاکسازی دەکرێت بەڕاستی ئەمە تەفاسیلی دەوێت تەفاسیلێکی وردەکاریەکی پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە وردەکاریەکی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە هەموو لا متتەفقین ئەم کۆبوونەوەیە متتەفقە لەوەی کە ئەم چاکسازیە دەبێت بکرێت لە زووترین کاتە ئەوەی کە پەیوەندی بە نێوان یەکێتی و گۆڕانەوە هەیە ئەوەیە کە ئێمە لیژنەیەکمان پێک هێناوە کە پێشتر ئەم لیژنەیە هەبووە بەڵام ئێستا ڕێکەوتین لەسەرەوەی کە گەرم و گوڕتر لەسەر بابەتەکانی حکوومەتی خۆجیایی و ئیدارەی حکوومەتی خۆجیایی سلێمانی پارێزگای سلێمانی گفتوگۆ بکەن دابنیشن هەر گیر و گرفتێک هەبێ بە زووترین کات چارەسەری بکەن هەروەها هەر ئەم لیژنەیە ڕوئیای هاوبەشی هەموو هەرێمی کوردستان نەک تەنها یەکێتی و گۆڕان ڕێک بخا بۆ مەسەلەی لامەرکەزیەت چونکی زۆر جار باسی لامەرکەزیەت دەکرێت بەڵام لامەرکەزیەت وردەکاری زۆرە دیدگا زۆرە ڕوئیا زۆرە بەوەی کە لامەرکەزیەتەکە چۆن بێ ئێمە ئەم لیژنەیە ڕێی هەموو کارتە سیاسەکانی دیکە وەردەگرین بەوانی لە حکوومەتن و بەوانی لە حکوومەت نین بەوەی کە چۆن لامەرکەزیەتێک دروست بکەین یاسای ژمارە سێ بە شێوەیەک هەموار بکەین کە زیاتر بچێتە خزمەتی خەڵکەوە و ئەو گیر و گرفتانەی کە لامەرکەزیەتەکە لاوازە چارەسەر ناکرێت چارەسەر بکرێت تەبایی و ئاشتەوایی و تەحملکردنی مەسئولیەتی تەزامونی مەسئولیەتی هاوبەشی ئەم قۆناغا چۆن ئێمە بەرەنگاری ئەو ئاڵنگاریانە بینەوە تەوەری ئەساسی کۆبوونەوەکە بوو بێگومان هەمومان متتەفقین کە هەر کەسە بە پێی قەبارەی خۆی هەر کەسە بە پێی مۆقعی خۆی دەبێ مەسئولیەت هەڵگرێ بۆ ئەوەی کە قۆناغێک بەرەو پێشەوە بچین لانی کەم بتوانین وەڵامدەرەوەی خەڵک بین و کێشەکان چارەسەر تا ئێرە هەبوو پابندی ڕێنمایی تەندروستین بۆیە ئەوم لا بردووە ماوە مەسافەیەکێ لە بینمانە دیارە بە سوپاسەوە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چوینە خزمەت برایانمان لە ئاستێکی باڵا بە سەرۆکایەتی هاوسەرۆک لاوری شەفجەنجی و هەروە لەلایەن هەواڵانمان و برادرانی خۆمان لە بزوتنەوەی گۆڕان و کاعومەری سەعەلی پێشواسی کراین و هەدەفی ڕئیسی لەم سەردانانە خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا کوردستان و عێراق بە قۆناغێکی هەستیار و مەترسیداردا تێئەپەڕێت ئەمە ئەوەی ئەخواست کە هەموو لایەنە سیاسەکان دیدار و گفتوگۆی چڕوپڕ بکەن بۆ ئەوەی بگەنە نەتیجەیە کە کەمترین زیان بە هاوڵاتیانی کوردستان بکەوێت بۆ ئێمە لەو چوارچێوەیەدا سەردانمان کرد بۆ هەموو لایەنە سیاسەکان و ئەم ڕۆژاتی نەخزمەت بەیانمان لە بزوتنەوەی گۆڕان و هەدەفی ڕئیسیمان ئەو بوو ئەو پرۆژانەی هەیە بۆ چاکردنی وەزعەکە بە تایبەتی پرۆژەی چاکسازیەکان چاکسازی تەنها لە چاکردنی وەزعی کوردستانانە بێ بەڵکو لەگەڵ ئەوە شابێت کە ئەو داهاتانی لە ڕابردووە هەبووە شەفاف بن بهێنرێنە پەرلەمانی کوردستان کەمترین زیان بە بژێوی ژیانی خەڵکی کوردستان بکەوێ و زۆرترین چارەسەرەکان لە داهات و ڕێکەوتنە نەوتیەکانە بێ و ئەمەش لە بەردەست و لەسەر مێزی گفتوگۆی لایەنە سیاسەکانە بێ ئەوانەی لە حکوومەت و ئەوی لە ئۆپۆزیسیۆنان هەروەها لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە بێ بۆ ئێمەمان بە گرنگ داناوە کە هەمومان بەشدار بین لەو گفتوگۆیانە و هەروەها ئەو پەیوەندیانی کە ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوودا هەمانە خۆتان نەزانن ئێمە دوانەیەکی سیاسی یەکدایکین بۆ چاکسازی بۆ بەرەو پێشبردننی
وەزعی کوردستان بۆ پتەوکردنی پەیوەندی نێوانمان و ئەو ئیتفاقی کە لە ڕابردوو لە نێوانمان هەیە چۆن بتوانین زیاتر ئاکتیڤی بکەینەوانێ و ئیتفاقێکی هەم خۆجێتیە لەسەر ئاستی پارێزگاکانەوە هەروەها ئیتفاقێکی کەی سیاسی هەیە لە دەباشان هەروەها ئەو گفتوگویانەی کە حکوومەتی هەرێم و تیمی هەردوو لایەنمان کە بەشدارن لە حکوومەتی هەرێمان بەشدارن لە بەغدا بۆ چاکردنی ئەم وەزعیەتی هەموو میلەتی کوردی پاتەیە پەڕێ کە بەشێکیان بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆناوەیە و ئاکامەکانی نەخۆشی کۆڕۆناش کە ئەو بارودۆخە ئابوووریە خراپە یا ئەو بارودۆخە کۆمەڵاتی کە هاتووتەکایەوە بتوانین بە هەموو لایەکمان ڕێگە چارە پێویستەکان بدۆزینەوانێ بە بەشداری هەموو لایەنەکان لە کاتێکی گونجاو و پەلەدا کە ئەو ئیشە بکەین. کاکسۆیان سەبارەت بەوەی کە ئەمن ئەوەی باستان کرد تقریبان خاتە گشتیەکان خەڵک ئەیە بزانێت چ بڕیارێک درا لە کۆبوونەوەکەیە چ شتێک پەیوەندی بە بژێوی و بە موچە و بە گرفتی نێوان بەغداد هەرێمی کوردستانەوە خەڵک ئێستا چاوەڕوانی ئەوەیە لە ئێوە ئەو شتە گشتیانە لەوانەیە زۆری خەڵک بزانێت ئەگەر بانەوێت بچینە ناو تەفاسیلەوە چۆن وان باسن ئێمە خۆتان نەزانن ئەم وەزعیەتی کەوتۆ پێویستی بە چاکسازی هەیە ئەمە پێمان وایە چاکسازی تەنها دەستبردن نییە بۆ قوتی خەڵک بۆ بژێوی خەڵک بە تایبەتی موچەخۆران ئێمە ئەبێ ئەگەر چاکسازیەکیش بکرێت دوجار بێت لەوانەی کە بندیوارن لەوانەی کە بە ڕۆژە لە ڕۆژان دامەزراون بە ڕێگەیەکی نایاسایی ئێمە لەگەڵوان چاکسازی لە هەموویە بکرێت بەڵام چاکسازی سەرەکی لە ئەو عەقدانە یاخود ئەو ڕێکەوتنانە هەیە کە لەگەڵ شەریکە گەورەکانی یا وڵاتانی دراوسەدا کراوە لایەنی کەم هەر کاتی ئەو داهاتانەی کە زانیمان و شەفاف بوو لە پەرلەمانی کوردستانەوە بۆ خەڵکی ڕوونکرایەوە ئەو قەرزانی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمەکەمانە بەگشتی لە پەرلەمانەوانە بۆ نوێنەرانی خەڵکی کوردستان ڕوونکرایەوە چاکسازی لەوانەیە بگرێت کە ئێمە داهاتێکی زۆرمان هەیە لە فرۆشتنی نەوتا بەڵام بە ڕێژەیەکی زۆر لەو داهاتە ئەچێ بۆ ئەو شەریکانی کە بەشدارن لە ئەو عەقدانی کە کراون لەبەرەوە ئەگەر چاکسازی لەوە کرا یاخود پێدانەوەی ئەو قەرزانە بۆ ماوەی لەگەڵ شەریکەکانە با بڵێن یەکەم جار ئەو قەرزانە کەم بکرێتەوە و وا بکەین بە هەموو لایەکمان ئەو موچەی خەڵکی کوردستان کەمترین دەستی لێ بدرێت لە کاتی خواگە دەستکاریش کرا 30 ڕۆژ جارێ بدرێت بۆی هەردوو لایەنمان کۆبووین لەسەر ئەوانە و ئەم پرۆژەیەشی دوورمەودایە بەڵام بەشێکی ئەوەی لە ئەم مانگی داهاتوە جێبەجێ بکرێت و بە تایبەتی هەردوو لامانهانی ئەوە دەین کە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بێت چکە چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە لە ئەنقەرە نیە لە تاران نیە بەڵکو لە حکوومەتی ناوەندی بەغایە و ئەوەش لە چوارچێوەی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و سەروەری حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئێمە لە چوارچێوەی بڕیارانەی کە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی داوێتی لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی کوردستان کۆبینەوەوانە دیارە پارتی دیموکراتی کوردستانیش بەشێکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە داهاتوودا ئێمە لەگەڵ پارتیا کۆبینەوە خۆتان نەزان لە ڕابردوودا چەند هەوڵێکە بۆ ئەوەی یەکێکی پارتی کۆبوونەوەوانێ بەڵام ئەو هەوڵانە بە هەندێک هۆکار لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوانێ بۆتە هۆی ئەوەی کە پێشینێکی باش نەبێت و بێتەوەی تێکدانی کۆبوونەوەکان بەڵام ئێمە خوازیارین بە هەموو لایەنەکانمان سێ لایەنە سەرەکیەکی پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان پاشانیش هەموو لایەنە سیاسەکانی کە لە ئۆپۆزیسیۆنیشان هەموو پێکەوە بتوانین دانیشین و گفتوگۆ بکەین بۆی کوردستان لەم دەرچێ بدۆزینەوە بۆی کوردستان لەم بارودۆخە نەجات بەڵێ ئەزانی یاسای چاکسازی موچە نابڕێ بەڵام ئەگەر خەلەلێک هەبێت لە پێدانی ئەمتیازێک بوون نە کەسێک کرا بە وەزیر لە ژیانی یا وەزیر نەبوون بەسم کرا بە وەزیر بە خانەنشینی ئەوانە دەبڕێ ئەوەی کە ئێستا هەیە کە نزیکەی لە 121 موچەکەم بۆتەوە داهاتەکە ئەوەندێ تا ئێمە تەوەری گرنگی کۆبوونەوەکەی ئەمڕۆژەوەیە بە سەراحەت ئەیڵێن وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان وایە داهات لەوە زیاترە بەڵام نایەتە خەزێنێ حکوومەتەوە وەڵامان بەرپرسن لە قسەیە داهات لەوە زیاترە کە درا بە موچە بەڵام نایەتە خەزێنێ حکوومەتەوە دەبێت بێتە خەزێنەی حکوومەتەوە
و دەبێت تەحملی مەسئولیەتیشکەن هەموو لایەنەکان چێ بەرپرسە لەوەی کە داهات نایەتە خەزێنەوە بۆی بدرێ بە هاوڵاتی کە مافی هاوڵاتی خۆیەتی بەرپرسیارەتی هەڵگرێ و وەڵاممان باتەوە کۆبوونەوەکان ینی ئەمە ئەساسی تەوەرەکەی بووە متفقین لەسەر ئەوەی کە دەبێت چاکسازی لە داهات بکرێت ئەگەر چاکسازی لە داهات نەکرێت چاکسازی لە خەرجی ینی تۆ ئەگەر هێنانە نەبێ ئیمکەمە نەبێ بۆی داهاتی نەبێ چاکسازی لە خەرجی هەر تۆ لە مستەوایەک ئیشەکێکە هەر ناتوانانی پێداویستی خەڵداری بۆیە ئەبێ ئەوەش بزانین کە ئابووری کوردستان و خزمەت گوزاری لە کوردستان تەنها موچە نییە یعنی لە ئێستادا قەزایەک شارێک لادەیەک ئەوە چەند مانگێکە و لەوانەیە بەشێکی چەند ساڵێکیش بێ خزمەت گوزاریە یعنی ئەگەر شتێکی بەسیط هەبێ نەتوانرا چارەسەر بکرێت بۆیە دەبێ ئێمە بگەینە ئەو ئاستەی کە داهاتی کوردستان پێش هەموو شتێک ئەگەر شەفاف بێت و بە شەفافیش خەرج بکرێت ئەو کاتە هاوڵاتیش قەناعەتەکە و تەحملی مەسئولیەتەکە هەمووان بەیەکەوە تەحملی مەسئولیەت هەمان ڕای کاک دەربازمان هەیە ئێمە وتمان کۆچینە سەرەوانی کە چاکسازی لە داهاتا بکرێ و شەفافێ بۆ هاوڵاتیانی کوردستان کە ئەمانە ڕوون کرایەوانێ و پێدانی قەرزی شەریکە نەوتیەکان بۆ ماوەیەک دواکەوت ئەو کاتە هاوڵاتیانی کوردستانیش کە زانیان دوجار ئەبێت کە تۆ دەست بۆ موچێ بێ ئەوانش دێنە ژێرباری ئەوەی کە بەپێی ئەو داهاتی کە هەیە کە هەموو حزب کوردستانیەکان و لە ڕێی پەرلەمانەوانێک کە چوونە ژێرباری ئەو مەسئولیەتە گەورەیەوانە کە زانیان داهاتی کوردستان چۆنە بێ و کاتە ڕێژەیەکیش لە موچیان بەبڕێ ئەکرێ بەڵام ئێمە تا دوا هەوڵمان ئەوەیە کە نەهێڵین موچەی هەرێمی کوردستان و هاوڵاتیان کەم بکرێتەوە موچە لە کاتی خۆیان 30 ڕۆژارە بدرێت نسبەت سوالی دووەمیشەوە ئەوەیە کە ئێمە هیچ کۆبوونەوەیەکی فەرمی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە نەکرا بەڵام ئاسانکاری هەیە بۆی لە داهاتوویەکی نزیکدا و کۆبوونەوەی بکرێت لەسەر جۆرەێکی شیوان وەێ بەردا هەیە لەسەر ئاوەتی موچە و نوت بەرداڵی هەموو نەوتەکە بەرامبەر بە 453 ملیار بزایە لە 150 داهاتی خاڵسوولەکان و داسوولەکان ئێوە بکیت پێتان باشە کە هەموو نوت بۆ بەغە بەرامبەر بە دنیا موچە یاخود چۆن تێگەشتنەکەەوە ئێمە وەک جەنابەت باس کرد ڕێککەوتنامە سیاسیەکەمان هەڵپەسەرداوە لە ئەنجومەتی نیشتیمانیەوە ڕێککەوتنامە ئیدارەکەمان بەردەوام ئاکتیڤ ئێستا ئیش لەسەر ڕێککەوتنامە ئیدارەکەکەی بەرەو پێشچوونی ڕێککەوتنامە ئیدارەکە بۆ خۆ ڕێگە خۆشکەرە بۆ تافعیلکردنی ڕێککەوتنامە سیاسی بەڵێ ئێمە و ڕێککەوتنانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هەمانە لە ڕابردوودا بە هۆکارێ لە هۆکارەکان خاو بۆ تۆ لە مدەیەکی زەمەنیە ئێمە هەردوو لامان کۆچین بۆ دۆزینەوە ڕێگە چارەیە کە ئەو ڕێککەوتنانە ئاکتیڤ بکەینەوە ئاسانکاری یەکەین بۆە کە لەکوێ گیری خواردووە لەکوێ بەجێ هەڵراوە ئەو اتفاقا ئاکتیڤ بکەینەوە و حەزەکەم بزانین ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەردوو لایەنمان لە کاتی دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە گەلێک خاڵی باش هەیە لە پرۆژەکانی یاخود لە ڕێککەوتنەکانی هەموو لایەنەکانمانە بەڵام عیبرەت لە جێبەجێکردنەکانیایەتی بە تایبەتی ئێمە پرۆژەی لامەرکزی ئیداری و مالی کە لەگەڵ بچوونەوەی گۆڕان هەمانە و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە کاتی دروستکردنی حکوومەتە هەمانە ئێمە بەوانەیە چینەوانە کە ئەمە کاتی ئەوەیە کە ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن ڕۆژێ لە ڕۆژان کە ئەو داهاتەی کە لە ناوچەکانی خۆیان لە دوهۆک بێ لە هەولێر بێ لە سلێمانی بێ بۆ خزمەتی خۆیان و شارەکانیان و فەرمانگەکانیان بەکارهێنرێتوانن لە زۆر و لە کەما بەشداری ئەبن لە هەموو بڕیارێکی سیاسیدا بۆیە لەو باوەڕدام کە هەمویان هەموو نەهامەتێکیان قبوڵە چکە میلەتەکەمان بە درێژایی مێژوو هەموو نەهامەتەکانی قبوڵ بووە بەڵام بەڕاستی ئیستا بێ متمانەی یەک لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم لەلایەک و لەلایەن پارتی سیاسەکانی کوردستانیش دروست بوو ئێمە لەو چوارچێوەیەدا ئەسوڕەینەوانێ کە هەموو لایەنەکانمان بتوانین بگەینە ڕێکەوتنێ بۆ ئەو مەبەستەوە بەنسبەت ئەوەی کە من دووپاتی ئەەکەموانێ و ڕێکەوتانی کە حکوومەتی هەرێم هەوڵی بووەدا بە تایبەتی تیمی حکوومەتی ئێمە کە سەرپەرشتی ئەکات و بەشدارە بێت لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدادا ئەمە هەنگاوێکی باشە بە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان و ئێمە پێمان باشە هەر هەوڵەکە بێت بۆ دەرباسکردنی هەرێمی کوردستان لەم بارودۆخی تێکەوتووە بۆ باشترکردنی بژێوی خەڵکی کوردستان بۆ دەستنەبرتن بۆ موچەی خەڵکی کوردستان ئێمە پێشوازی لەکەین بەمەرجێ لە چوارچێوەی قەواری هەرێمی کوردستانە بێ بەپێی دەستوری هەرێمی کوردستان ئەماوەی ڕابردوودا گۆڕان
ذەخیرەیەکی سیاسی لەسەر پرۆژەکانی سلێمانی ئاڕاستی وڵامی ئێوە بۆ مزەکەرە سیاسی یعنی بۆ ئەوەی نیەتخواتێک لە نێوان لە سیاسەکان ئەوروپا بۆ گفتوگۆکانی تۆ دەباز ینی لەم کۆناغەدا بۆ بوونەوەی سێقۆڵی لایەنەکان هەر سێلایەن پێکەنێری حکوومەت گرن بە چی بەربەستی بەدەم بۆ بوونەوەی سێقۆڵی بەڵێ ئێمە سەرەتا ئاڕاستی بنت کرد من هەردوو لامان کۆ بووین بۆ کە ئەو پۆستانەی کە لە نێوانێکی نیشتیمانی کوردستان بزودنەوەی گۆڕاندا لە کاتی ئیتیفاقی ئیداریەکە کە ڕێکەوتوونە سەری هێواش دەستکەین بە جێبەجێکردنی ئێمە خۆمان ڕەخنەمانەیە بەڕاستی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆمان بەشێکی تایە ئەو هەنگاوانی کە ئێمە ئینین بۆ چاکسازی بۆ بەشداریکردنی هاوڵاتیان و ئەندامانی حزبەکانی ئێمە کە لەلایەن پارتە سیاسەکانی کوردستانەوە کاندی دەکرێت بۆ دامەزراندنیان لە حکوومەتی هەرێمی کوردستان دوا ئەکەوێت ئەم دواکەوتنە بەڕێی ئێمە و کوردی نیشتیمانی کوردستان هیچ بیانوویەکی نیە ئێمە ماوەی 4 مانگ دەبێ بریکاری وەزارەتەکانمان هەندێکی ناردووە ماوەی 15 بۆ 20 ڕۆژێکە بێ بریکاری هەندێک وەزارەتی کە و سەرۆکی دەستەمان ناردووە ئەمە هیچ بیانوێک هەڵ ناگرێت ئێمە لە وەزارەتی تەندروستیە بە کەمترین بەش لە بەڕێوەبەرە گشتیەکانی یاوەچیری وەزارەت بەشدارین و بەڵام دانانی ئەو برانەمان لەو شوێنانە ئێمە بە هەنگاوێک دانین بۆ چاکردنی وەزعی کوردستان یاخود لە وەزارەتی ناوخۆ کە ئێمە ماوەیەکی زۆرە یان لە فەرمانگەی پەیوەندیەکان ماوەیەکی زۆرە خەڵکمان تەقدیم کرد بەڵام بەداخەوە سەیرەکەی خاوی تیاکرێ یا مماتەڵەی تیاکرێ کە ئەمە ماوەیەکی زۆری پێچێ بۆیە ئەگەر ئێمە لە بینی ئێمە بزودنەوەی گۆڕانیش بە هەمان شێوەیە کە پۆستێک دوو پۆست لە بینی یەکتریا بۆ باشترکردنی خزمەتگوزاری لەم ناوچەیە یا هەندێک کەس هەیە پێویستی بەوەیە کە گۆڕانکاری تیا بکرێت و لەوانەیە 3-4 ساڵ بەسەر تەمەنی وەزیفیا دەرچوو بێ کە ئێمە هەوڵێک ئەدەین بۆ گۆڕانکاری ئەمە مماتەڵەی تیاچێ کە ئەمە ئێمە گەڕێنەوە بۆ ڕۆتین لە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەم ڕۆتینە نەمێنێ بۆی ئێمە داوای لامەرکزی ئیداری و مالیەکەین بۆی ئەم ڕۆتینانەکەم بێتوانێ هاوڵاتیشی ئێرە لە بچووکترین ئاستە و تا گەورەترین ئاست حاکمێک لە وڵاتەکەی ئێمە بۆ دەڕۆژی ئیجازەکردن نەگەڕێتوانێ بۆ هەولێر و لەوێ مۆڵەتی ئیجازە یان مۆڵەتی پێ بدەن بۆ ڕایگرنی شکارەکانی بۆ گەلێک کێشە هەیە پێویستی بە گفتوگۆ هەیە پێویستی بە تەنازولات هەیە پێویستی بۆ هەیە هەمومان بەیەکەوە بەشدار بین و ئێمە پێمان وایە ئەم کوردستانە بە هەموو لایەکمان چاکەکرێت بە تەنها یەک لایەن پێی چاناکرێت و بە یەک لایەنیش ناتوانێت تێکی بە هەمووان بەیەکەوە دابنیشین گفتوگۆکەین بۆ دەربازبوونی میلەتەکەمان لەم محنەتی تێکەوتین بەدووە تێکەڵێکی بەڵام لە هەمان کادا ڕەفنەشی لە ئەنجامدانی چاکسازی هاوڕێوەترینی پرۆژەکە ئێمە بەس بزانم بەبێنم دەکوڵەت شێوەیە بەردەوام بێت تاقی گۆڕانکە هەم بێنا حکوومەتدا بێت و ینی هەر بڵم ڕۆڵێسانی ئێستەوە ئەم ڕەفنە بێت و ئەم باسی پرسی چاکسازیەکانی تر تاقی بەم شێوازە بەردەوام بەڵێ بێگومان ڕێکەوتنی ئێمە بۆ چوون بەشداریکردن لە حکوومەت بنەماکەی چاکسازی وتومانە ینی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لای هەموو لایەنەکان باسی ئەومان کردووە کە ئێمە تاوەکو ئێستا ڕازی نین بە خێرایی و باشی بەڕێوەچوونی پرۆژەی چاکسازی بێوە بزانین کە ڕێکەوتنەکەمان بۆ 4 ساڵە ئێستا 1 ساڵی بەسەرات لێپەڕیوە لە تەمەنی حکوومەت ئەم 1 ساڵە نزیکەی 4 مانگی نەخۆشی کۆرۆنا و خراپەکانی ئەو بارودۆخی کە کۆرۆنا دەست ئێمە پشودرێژین تا و ڕادەیە کە دڵنیابین کە نیەتێکی خێر هەیە کە هەنگا و هەوڵ هەیە بەڵام بێگومانە گەر بزانین کە ئێمە یانی ئەبین بە دەستبار بۆ مەسلەی گەندەڵی بەردەوام بێ ئەو کاتە بێگومان زوتنەوەی گۆڕان بە بڕیاری خۆیان و بە سیاسەتی خۆی و بە شێوازی بەشداری کردن لە حکوومەت ئاچێتە ئێمە دوو سوالی کەورەگی لەگە ئیجازە با دوتوە دەرباز پەیوەندیەکی سیاسی لە نێوان یەکێتی پارتی سابدا بۆ هەرژایەتی سەرۆکی پەرلەمانی دەکرێت لە ئەنجام هەڵگرتنی و پارێزمەندی کە لەسەر پەرلەمانتارێکە بووە و هەتا پێسەردان بە هاوسەرەکانی یەکێتی خوێندراوە ئەگەر بێت و پارتی دیموکراتی کوردستان ئامادە نەبێت کە گفتوگۆکانی لەگەڵ یەکێتیە بەردەوام بێت ئەوە چ بژاردەیەکتان دەبێت لەسەر حکوومەت و خۆی و هەروەها بژاردەی پەیوەندی سیاسیەکانتان لەگەڵ پارتیدا ئێمە بژاردی پێکەوژیان و هەوڵدان بۆ چارەسەرکردن ئێمە کۆنگرەی یەکێتیمان کردووە بۆ هەواڵان و ئەندامان و لایەنگرانی یەکێتی نەتیجەکەی هەر کەسێ بەدڵی نەبێ ئەوە
کێشەکە بەڕاستی لا یەکێتیەوە نییە دوجار ئێمە هەموو پێکەوە بێ دابنیشین گفتوگۆ بکەین بۆی کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم قوارەی خۆمان چارەسەر بکەین بەنسبەت پەرلەمانی کوردستان ئەوانەیە ئێمە پێمان وایە ئەو پرۆژەیە یاخود ئەو بڕیارانەی لە ڕابردوو دراوە با بڵێن لە دوو لایەنەوە توانی سەیری بکەین ئەگەر لە سیاسیەکەیەوە بێ کە ئێمە کەمتر گرنگی بەلایەنە سیاسیەکەی ئەدەین بەڵام دوورە لە لایەنە یاسایەکەوە لە ڕووی لایەنە یاسایەکەیەوە بە تەواوەتی بڕیارەکەی سەرۆکی پەرلەمانی یاساییە و ئەو بڕیارە پشتی بەستووە بە چەندین خاڵ بەپێی پیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و هەروەها کە سەرۆکی پەرلەمان لە ناو بینایی پەرلەمانی کوردستانە بە هیچ هێزێکی کە یان هیچ جێگرەوەیەک نییە بۆ ئەوی لە جیاتی سەرۆکی پەرلەمان بڕیار بدا بۆ کۆبوونەوە یان بۆ واشوکردن لە جیاتی سەرۆکی پەرلەمان بەڵام ئەگەر لە ڕۆکەی کێوە سەیری بکەین ئێمە مەسەلەی تێکدانی یەکڕیزی کورد بەلامانەوە گرنگە کە شەش لایەنی سیاسی بیرروبۆچوونێکیان هەیە لایەنێکی سیاسی کەش بیرروبۆچوونێکی ئێمە پێمان وایە بۆ ڕێزگرتن لە ئیرادەی ئەم لایەنە سیاسیانە پێکەوە بەشدار بن لە بڕیارەکانە ئێمە ئیتیفاقێکمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەیە لە خاڵی چواردەیەمی عەلی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی پێکەوە بەشدارە بن لە داڕشتنی بەرنامەی کۆبوونەوەکان پێکەوە بڕیارەدەن لە هەموو ئەو شوکارەکانی پەرلەمانی کوردستان تەنانەت بە دانانی جێگری دووەمی شەوانێ ئەبێ پێکەوە ڕەزامەندیان هەبێ لەسەر جێگری دووەمی پەرلەمانیش بۆیە کە تۆ هاوپەیمانێتیەک یان ئیتیفاقێکت هەیە ئەمانە شکاندنی ئەو ئیتیفاقیانن هەروەها ئەو وەڵامەی کە لەم دوایەدا وەزیری دادایەوێتیوانێت دیسانەوە بەداخوانێت کە خۆی لە قوبەی شوێنێکی یاساییە بڕیارێکی دیکەی نایاساییدا بەوەی کە بڵاوکردنەوەی بڕیارەکەی سەرۆکی پەرلەمانی لە وەقاعی کوردستان دواخست چونکە بە هیچ بنەمایەک ئەو ئاماژەی پێداوە لە ڕووی یاساییەوە هیچ بنەمایەک نییە کە بڕیاری سەرۆکی پەرلەمانیا تەنانەت هەر وەزارەتێکە لە وەقاعی بڵاو بێتوانێ بیگەڕێنێتوانێت بۆ پەرلەمانی کوردستان بە پێچەوانەوانێ بۆی نیە مخاطبەی سەرۆکی پەرلەمانیش بکە مخاطبەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاوە لەوێەوە ڕێگەی پێ بدەن مخاطبەی سەرۆکی پەرلەمانی کوردستان تەنها وەڵامێک بۆ ئەوەی کاک بڕیار بۆ مەسەلەی کۆبوونەوەی سێخۆڵی تاڵەن کۆبوونەوەی سێخۆڵی 6 مانگ زیاترە داوای بزوتنەوەی گۆڕانە لەوە سەرچاوی گرتر بوو کە ئێمە سێ لایەنی ئەساسی پێکێنەری حکوومەت ڕێکەوتنمان هەیە بۆ ئەوەی کە پێکەوە تەحملی مەسئولیت بکەین و حکوومەتە بە باشی بەڕێوە بچێ و ئیشوکارەکانی بەتایبەت لە مەلەفی چاکسازیە بەداخەوە تاوەکو ئێستا ئەو کۆبوونەوە سێقۆڵیە نەکراوە بەڵام کۆبوونەوەی دووقۆڵی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەنجام دراوە ئێستا پێمان وایە زەمینەکە بەرەو لە بارچوون ئەچێ بۆ ئەوەی کە ئەو کۆبوونەوەی ئەنجام بدرێ و باڵێن هەنگاوەکانی ئیشوکاری کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بەتایبەت مەسەلەی حکومڕانی بەرەو باشتر بڕۆ. سپاسانەکەی دەستان خۆش. زۆر سپاس.